باسی نۆکەری پیر. ڕۆژێ لە ڕۆژان خزمەتکارێ پیر، پیرێک داوەشا و زۆر مات و زویر، بۆ نان و بۆ بەرگ کەوتە ڕاو و بیر، چارەی بڕابوو نەیمابوو تەکبیر، چوو بۆ ماڵ ئاغا ئاغاکەی جاران، چون پاشخوان خۆر بوو شەوس و ئێواران، وتی ئاغای خۆم خاوەندی وەخان، لە ماڵمان نییە تەنیا لە تێکنان، فریا نەکەوی کارم تەواوە، زەنجی بەدناویم زۆر چاک زڕاوە، پێویستم بۆ بەرگ بۆ نان و ئاوە، تەمەنی گەنجیم بۆ تۆ فەوتاوە، تاکو هێزم بوو دێم بۆ سووتانی، پیاوم بۆ کوشتی تاڵانم هانی، دزیم بۆ کردی زۆر بەنیهانی، چەند چەتەیم کرد هیچ کەس نەیزانی. چووی بۆ دیدەن من لە پشتت بووم، وەک کەری چەرچی هەر کۆکێشت بووم، نۆکەری خۆت و خزم و خێشت بووم، شەریکی خەم و دەرد و ئێشت بووم، بێشکەم ڕائەژان بۆ خانم لە ماڵ، ئارەقم ئەسڕی بە گۆشەی دەسماڵ، هەڵم ئەکێشای وەک ڕۆستەمی زاڵ، دەفرشۆرینی ناو ماڵ و مناڵ. وڵام کوێخا خواکەرەم پیر و داڕزی و گاڵتە جاڕی هۆز تش هەتی و مەتی و، بۆچی نەفامی کوێخای دنیا و دی و، تازە تەماتە ببی بە خاوەنزی و، ڕەسمی نۆکەری ئەزانی چۆنە، خزمەتکار پیر بوو تەوقیمی کۆنا، بڕۆت نانازم مختەسەر کەلام، نەخەڵەتی هەرگیز بۆ ئیش بێتەلام. شعرێکی زۆر زۆر مانادار بوو. بە ناوی خوای گەورەی میهرەبان، سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست، خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێ و لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستەکانم، ئەم جارە هاتوین بۆ دەڤەری شارە زوور، بۆ دەفەرە ئاڵتونیەکە. ئەو دەڤەرەی بەڕاستی ئێستا دەکرێت لەو دەڤەرانە بێ کە پێی بگوترێ دەڤەری زێڕین. هاتوین ئەمڕۆ لە شارە زوور، لە ناوجەرگەی شارە زوور لە گوندی تەپەتۆڵەکەین. گوندی تەپەتۆڵەکە نزیکە لە شارەدەی سیروان، واروەها سەر بە نەحەی سیروانە، ئەگەرچی لە خورماڵش نزیکە و زۆریش لە قەزای سەید سادق دوور نییە، بەڵام لە ڕوو ئیداریەوە سەر بە ناحیەی سیروانە و هەروەها پارێزگاکەشی بریتە لە هەڵەبجەی شەهید، هەڵەبجەی خۆشەویست. بۆ هیوای کە ئەمڕۆ ئینشاءڵڵا لە ناو ئەم کەشە جوانە درەنگەی پاییز، چونکە پاییز وردە وردە خێری کە مەیلانە بێتەوە بە ڕووی زستانە، وردە وردە ئیتر گەڵغەڕێزانی خۆی کردووە و دارەکانی ڕوود کردوێتەوە. بۆیە وەختی ئەوەیە کە ئەی چۆلەکە پاساری چەند تێرێکی نازداری، ئیتر وەختی خۆی زۆر بە قەد و باڵای چۆلەکە پاساریان نەوت. چۆلەکە پاساری وەختی ئەوەیە کە بچێتەوە گوێسەبانەکان و هەروەها ئەم دار و درەخانە بەجێ بێڵە بڕوا بە ناشکری نەبێت سوێبانیش نەماوە هێلانەی لێ بکەن و ئەم زستانە لە سوێبانەکان بەسەربەرن. بەو هیوای ئینشاءڵڵا کە بەرنامەی ئەمڕۆ بە دڵی ئەوەی خۆشەویست بێ و هەروەها بەرنمەیەک بێ کە دڵی ئێوە خۆشکە. فەرموو بە پێکەوە لە گوندی تەپەتۆڵەکە و لە دەڤەری شارە زۆر بین. فەرموو. کاوسمان جان ماندوو نەبی. بانی چاوەکانم یاخوا بەخێر بێن. سپاس دەکەین. جارە و تەشوێ بە من ئەمە ئێوە چی پیاڵن؟ ئەوە پیاڵێن تەشوێ. تەشوێ. بەڵێ. چاکشت تیژ کردەوە، بەچی تیژ کردووە؟ وڵای بەخۆ سەرە و بە هەسان و ئاوا؟ باشە. بەڵێ. ئێستا تۆ بەم بانێ زۆر بۆچی هاتوویتە دەرەوە؟ وڵایی بەیانی کە تێنە دەرەوە هەر من نیم ئەوەی کە بڵێن لەم دیا ئیش بکە بۆ هەڵپاچینی هەنار.
باشە ئێستا وەختێتی هەڵپاچین ئیتر لە دوای ئەرە وڵی تریسا کاتی هەڵپاچین و پاکردنەوەی ناو باخ و ئەوانێ ئێوە کە هەڵێ پاچن بەز و شکەڵەکەی لێکەنەوە یا ئەوانەی کە لە بنپەل و نزیکی قەدەکە شێتی ئەوانش لێکەنەوە نا وشکەڵەکە لیەکەینەوە بە سەرێکەوە ئەساسە بەڵام بنەکەی کە بڵێن وەچەکەی کە کردێتی هی ئەم ساڵە لەگەڵ وەچەکە لەگەڵ ئەوەیشی کە لەسەر شانی هەنارەکان هەیە تازە وەچە ئەبێ ئەو شار ببڕی لێکیت و کەواتەوە لێزانینی دەوێت ئەگەنا لەوە چێ هەنارەکە خەسارکەی هەموو شتێ لێزانی هەناری تەپەتۆڵەکە چۆن هەنارێکە وەڵام ماشەڵا زۆر باش بەناو بانگە بەڵێ باشە چ جۆرە هەنارێک ئێوە ساڵەخانی یا جۆرەکانی تر ڕاستیەکەی ئەمە ئەوە مودەی دوسێ ساڵێکە 4 ساڵێکە بێ پێش ئەو 4 ساڵە هەر ساڵەخانی بوو بەڵام ئێستا وردەوردەوە بۆ 4-5 ساڵێکە چێ خەڵک وردەوردە ئەمریکەکەی شکات ئەخر ئەمریکەکە وەڵاهی ئەوەنە ڕقە هەندێک بێ ئاوە ئەو ساڵەخانیە ناسکترە ڕاستەکەی بەڵام ئەمریکەکە شتێکی تایە ئێستا خۆتە زانی حەشرات وش زۆر بوو ئەمریکەکە کە ئەو توەکەی بیلامانە ڕقە کەمتر زیانی پێگا لە ڕووی مێر و حەشرات و وابزانم زۆرتری ژەمێنێتەوە زۆرتر ژەمێنێتەوە بۆ سەرمەش کاری بەقوت هەنارێکی مەیلە و ناوڕەشیشە بەڵێ مەیلە و ناڕەش و بەزنکەکەی تۆزێک ڕقترە لە ساڵەخانی ئەوانی تری خۆمان بەڵێ ئەی هەنارەکەیەوە بۆ خۆشتان شتی لە دروستەکەن یا هەر پاڵی پێوانێن بۆ عەلووە ئەوەی کە بۆ خۆمان مەسەلەن دۆشاوی یانی بڵێن ڕبە هەناری لەکەین شربەتی هەناری لەکەین دایانێن بە تایبەتی بۆ ڕەمەزان کە عوسمان ئێستا ئێمە لەسەر ئەم جۆگەیە وەستاوین ئەم جۆگەیە کوێ پێڵەن قوربان ئەمە جۆگەی چۆڵمەکە ئەمە بەری مقاتعی حەڤەی چۆڵمەکە ئەم جۆگە ئەم حەڤەی چۆڵمەکە تقریبا 45 هەر لە گوندی تەپەتۆڵەکە 45 فەلاعی لەسرە یعنی جوتیار لەسەر وشمانۆگردی گووە دەوری نازانم تقریبا 6 فەلاعی لەسرە ینی بە هەموویەوە پەنجاکە باشە هەتا ڕوا حتمما فەلاحی زیاترە چێتە سەری وڵی ساوە لە خواری خۆمانۆ دووسێ فەلاعیتی ترەوە چێتە سەر زەڵم و بەرەو بەحرەکە ماشەڵڵا ئێستا ئاوێکی باشە ڕوا معادەل ئاوایە لە زیاتریشە هاوین سپاس بخوا ئەوستا بنەوان وشتەکەی شکاوە لەبەرەوە لافاوشتنەیە چوین دەرگاکانمان داخستە و ئەوەی کەتێت هەر تۆزێکەیە باشە ئەم ئاوا ئاوی گەنجانی خوڕماڵ و زەڵمە هەمووی بەڵێ ئاوی گەنجانە ئاوی زەڵمە دێتە سەری جاران باخی هەنار و درەخت و شت ناکرا بە زۆری هەر ئەم فەلاحەتی و هەندێک زرعاتی بڵین ئەوەی کە ئاو ئەوانەیەوێ بەس ئەوە چەند ساڵێکە وابزانم خەریکی درەخت ناشتن و بەتابەتی هەنار و ئەوانن وایە بەڵێ بۆ مەسلەی باغداری ئێمە لە کاتی خۆی باو با پیرمان ئەیان و هەنار لە شارە زوور ناکرێ تانی منەمە خۆم بیستومە بەڵام لە دوای کە هاتین و عەرزم کردینەوە 1 لە 92 کاک محەمەدێکمان و کاک محەمەد هاو بڕێک ئاوا 4-5 گۆلێکی کرد هەرچەند پیاوە قەدیمەکان وکو باوکمان خۆ عافیان کە لێر مردیەوە ئەیان و ناکرێ و شارە زوور گەرمە و گڕێ هەیە و ئاوەوە وڵا سپاس بەخوا نەزاحەتی هێنا کاکە ببوورە زۆری شێشتمانیتەوە و لەش ساغ بێ و خی گەورە باخت ئاوەدان کە ئینشاءڵڵا بەرەکەتدار بێ خۆشەویستان لە گوندی تەپەتۆڵەکە لە دەشتی شارە زوور هەروە لە خزمەت ئێوەی خۆشەویستین لە درێژەی بەرنامەی ئاوەدان بێ هاتوونێ لای کاک ئەحمەد فەتاح کاک ئەحمەد خۆی ماشەڵڵا جوتیارێکی نمونەییە حەزم کرد هەندێک بابەتی ئەوەی کە پێگوترێت دەرەخت و ڕۆک و ئانە لە کاک ئەحمەد بپرسم چکە دڵنیام لەوەی کە بەپێی حەوشە ماڵەکەی پێچێ ینی سەلیقەیەکی زۆر باشی هەبێ لەگەڵ دار و درەخت و بابەتی فەلاحەت و زرعات کاک ئەحمەد جان سەلام عەلەیکوم وعەلەیکوم سەلام و ڕەحمەتوڵڵی و بەرەکاتوه کاک ئەحمەد ئەوەی بەدەستی خۆت ناشتوتە وە شتێکی تایبەتە ینی جیاواز لەوەی کە لە ڕابردووە هەبووە لە دار و درەختە پێم خۆشە بزانم چی بووە وەڵاهی ئێمە لە هەشتاکانە بە مگەڕێنەوە بۆ دواتوە جوانە لە هەفتاکان بۆ هەشتاکانە لەم دێ ئێمە زۆر باخ و باغداری نەبوو هەر بازێ باغداری ئالیا لە ماڵی کە حەمعالی بوو ماڵ کاک تۆفیقوان بازێ هەڵوژە و ئاواشتی تیا بوو بەڵام ئێمە میوەمان نەبوو لە شارە زورا میوە زۆر کەم بوو یعنی باوەڕ بکە ترێ هەنارمان لە هەورامانە بۆ هات
بەگەنم یاخود بەجۆ یاخود ترێما لە مۆریاسەوە بۆ هات بەگەنم یا بەجۆ بەڵام الحەمدولیلا کە هاتین و لە دوای نەوەتەکانەوە کە هاتین و ئێمە لە دوایەوە بارکراین و ڕاگوێزکراین و ڕۆشتین و هاتینەوە بۆ دیەکانی خۆمان ئاوادارمان کردو یەکەم شتێک ئێمە لەم دیا کاک محەممەد مەحموو هەبوو باخینە لە باسی 94 وەکەم 95 دوایەوە محەممەد نەسروڵڵا نای دوای ئەوانیش منیش هەڵسان بە ناشنی باخ جا ئەو باخانەی کەرامان ئێمە غەڵەتی زۆرمان کرد چونکە کەسێک نەبڕێن مویمان بکە بە غەڵەتەکانی خۆمان ڕۆشتینەوە وردە وردە باشمان کرد غەڵەتمانە کردایە غەڵەتەکان پڕ بە ئەمان ناش یاخود چۆنەمان ناش ئێستا نا وردە وردە ئەچینەوە بە غەڵەتەکانە تاکو وامان لێها سەریقەیەکی باشمان پیا کرد ئێستا لە باخمان هەیە دەدوێنمە باخمان هەیە 15 دوێنمە باخمان هەیە شتێک هەرکێ بە گەورەی خۆی کاک ئەحمەد درەختی جاران پەلوپۆی زۆرە هاوی زۆر گەورە بوو ئیتر قژاوی دەبووە بچیتە سەری ینی درەختیش مەسەلەن بۆن منەوە وەکو پێویست نەبوو بەس ئێستا سەیرەکەی درەختەکە بچووکە قەزەمە بەڵام بەروبوومی زۆرە ئەمە پەیوەندی بەچیەوە هەیە کاکە پەیوەندیان ئەم دەرختانە کە ئێمە ناژین ئەرزمان بەخۆتە ئەومان زۆرە جا درەختیش لە ئەرزی بەخۆت و لە ئاوی زۆرە ئاوێت ئێمە ناڵین دارماوەش بێتەوە ئەوە ئەومان زۆرە جا ئەو بەقوت و ئەو خۆراک و ئەو ئاوەکەی دێتێ بەقوتە بێ پەلی زیاکە داری زیاکە تۆ ئەبێ ساڵانە باقلی خۆت شێوە کاسیەکی جوانی بیتێ سێرم پرتەقاڵە غەریبە لە منتیقی شارە زورا ئێستا ماشەڵا وەکو باخوبە پرتەقاڵیان پێوەیە لالەنیان پێوەیە سندیان پێوەیە جوانە ئەبێ شێوە کاسیەکی جوانیان بیتێنە ئەوەنە بە یێڵی بەرز بێ بڕوانە ئەوەنە بێڵی پان بێن ئەوەنە بێڵی لە عەرزابێ ئەبێ خۆوە سەریقەی خۆ شێوە کاسیەکی جوانی دێتێت درەختێکی جوان و بەردادات بە ئەزمموی خۆت مادەما ئێستا ئەزممویی باشت لەگەڵ درەختا پەیدا کردووە چرە درەختێک بۆ ئەم ناوچەی ئێوە بۆ دەشی شارە زوور و بە تایبەتی بۆ ئەم ئەرزوو ئاوەی تەپەتۆڵەکەی ئێوە چ درەختێک زۆر باشە وڵی نازانم چی بۆ باسکەم ئەلحەمدولیلا خاکو ئاوکەمانەوە بە پێی توچاکە هەموو درەختەکانی بۆ باشە بەڵام تۆ ئەبێ لەگەڵ هینی خۆیان سروشی خۆیان بڕیت ئێستا ئێمە پرتەقاڵانە سروشی شارە زوور و کوردزای نەوانیە ئێستا ماشەڵاسەیکە ئەوەنە جوان بەڵام لە دەشتا پرتەقاڵ ئەم لالەنی لە دەشتا کە زوقمێک و بەفرێکی زۆرە بارێ شەختەیەک لێدا ئافوتێت بەڵام دیمەنێکی جوانە کە بۆ دەچوو دەرچوو جوانە باشە الحەمدولیلا بەڵام لە حەوشە و شارەکانە باشە بەروبووین باشیان هەیە و گەرمە و گەرمای بلۆک و دیوار و قیروانە نایڵێت تەسیراتی شەختەی لەسەر پێوێ ئەزانی چی لەم ناوچەیە هەست دەکەم بە زۆری هەنار ینی هەنار یەکێک لەو درەختانی زۆر گرنگی پێدرێەوە زۆر بەربڵاویشە باشە ئێمە نەمانتوانیوە جگەل لە هەنار ینی بۆ نمونەوەی جەناب سەیرێک ێساوە ماشەڵڵا پرتەقاڵ چۆن بڵێ ئاوا ینی پرتەقاڵیشی پێوەیە زۆر جوانیشە ڕەنگە زۆر بەتامیش بێیانی نەمانتوانیوە جگە لە هەنار درەختی تریش هەبێ بۆکو بەدیل کە ئەوە نەگرنگی پێ بدەین وەکو هەنار مامۆسای بەڕێز منتیقەی شارە زوور لە عێراقا لە باقوبە باشتر هەنار پرتەقاڵ نییە لە عێراقا لە منتیقەی هەڵەبجە باشتر هەنار نییە بگرە هەم لە عالەمیشا دەرەجەی باشی هەنار ئێمەش کەوا منتیقەکەمان وەکو هەناری هەڵەبجە بۆ بە براندێک زیاتر و زیاتر پەیوەندی بە هەنار دەین هەناری جۆری زۆری سا هەناری ئەمریکی کەوتۆتە ناو باخەکانمان بەڵام هەر ناگا بە هەناری ساڵەخانی هەناری ساڵەخانیمان هەیە هەناری مەلەسیمان هەیە هەناری لاڕەشەمان هەیە هەناری شیرینمان هەیە کەوە هەنارمان هەیە ترشە هەنارمان هەیە سوورە هەنارمان هەیە بەڵام ساڵەخانی لە هەر هەمووی باشترە و یعنی توجاریترە یعنی بە بەرهەمە بۆ فەلا باشترە پارە باشترەکە بەڵام ساڵێکی وەکو ئیم ساڵ حەشەرەیەکی بۆ پیا بوو کرمێک بوو چزەیەکی لێدا زەرەری کرد یا ساڵێکی وەک ئەم ساڵ کە باخەکان نسبەی نەجاحیان کەم بوو لەبەرچی کەم بوو لە پێش وەختی ئەوەی کەوا باخەکانمان بگا سەرمایە کات بە نزیکەی 4-5 ڕۆژ ئەو سەرمالەیەدا دوایەوە لاسا محەڵا خۆیان لە ساڵانی کە دوور بێ هەم بارانێک باری بارانە بە ڕەحمەتە باران بەڵام بۆ باخەکانی ئەمە جەوی خۆی نەبوو ئەو سەرمالێدا و ئەو بارانێدا هەنارەکانی پەخستی وێرانی کرد ئەوەی کە سەندی فەلانا ئەوەی کە سەندی لە فەلاکان زەرمەندی زۆر بوو ئەو فەلاعەشی کەوا تۆزێ ویژدانی هەبوو تۆزێ زەمیری هەبوو هاوکاری ئەو کابرای کرد کە زەرێکی کرد لەسی لەبەرەوە تۆزێ خەرەوەکەی بۆ چاکە ئەمە هەر یەکەم جار پرتەقاڵ بوو یا شتی تر بوو یەکەم جار نارنج بوو کە نارنج بووە بە پێونی من کڕیم بنەکەی نارنجە سەرۆ پرتەقاڵە طبعا نارنج بەقوتە کە بەقوتە تۆ توربەی پرتەقاڵیەدەی بەخۆترێ باشە کاک ئەحمەد تۆ کە نارنجێک متورباکەی بە مەسەلەن بۆ پرتەقاڵ تامی نارنجەکەش ناگوازێتەوە هەندێکی ینی نسبەتێک من خانوویەکمە بوو لەولاوە باسی 2000 بووەکەم باش 2000 خانوویەکم کردەوە کەس مەسەلەحی نەبوو لێرا من کردمەوە
هەڵسام دوو بنم کڕی دوو بن یەکیان پرتەقاڵ بوو یەکیان هین بوو لالەنگی بوو فەوتان کەوتنەوە سەر نارنج هەم پەلیان لێدا خۆم هەڵسام هەموو بنێک لالەنگیم لێدا لیمۆم لێدا پرتەقاڵم لێدا نارنجیش بوو هەر بنێ چوانەوە هەر نەوەی تامی خۆی بوو یعنی هەر بنێک بکرد بە چوانەوە بە دەستی خۆم لەبە لە 2000 بەڵێ لە 2000 یاخوا دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ کاکە ئەلان سەلام عەلیکوم عەلەیکوم ئەسەلام مامەگیان بەخێر بیتەوە بمبانێ زۆر چوو بچێ وەڵای چیم بۆ شار بڕێ پێچاویستی خۆمان ماسن جا تۆ کاڵەی شار ئەوە سیروان شارە ئەوە هەڵەبجەی هەڵەبجە هەیە سێ سادەقش هەیە تۆ بۆ نەچووی بۆ هەڵەبجە چووی بۆ سێ سادەق وەڵای لەوێ نزیکترە باشترە شت هەرزانترە بەڵێ ئەمما تۆڕێی تۆ لە تازە چێ وایە ئەرەوەڵا تازە سندوتە بەڵێ ماتۆڕێکی ئاوە کاگالان بەچەنە وەڵای گرانە بای ملیۆنێک و 100,000 200,000 ئەمە مواسەفاتی چییە؟ وەڵای ماسەفاتی نەرمە لێخوڕینی خۆشە ئەمە چییە جەبەلیە چییە؟ ئەمە ئیحسانی پێڵێن ئەحسان ئێرانیە مەبەست سینیە سینیە ئەی چۆنە ناوی ئەحسانە؟ وەڵای ئیتر ئاوا دەریان کردو ناوەکە هێر ئاوایە باشە کاگالان تۆ کوڕێکی گەنجی ئەلحەمدولە مولتەزیم و دیندار دیاری دڵنیام ئەمە چۆنەڵی کاری خراپی پێ ناکەی تۆ زیاتر چی پێەکەی شوکاری خۆمانی پێەکەین بۆ سەر ئاوەکە بۆ سەر دەشت بۆ باشە ئێستا تۆ پێچووی بۆ سەی سادق بمبانی و هاتووشیتەوە بابزانم دەست دادێ زۆر ساردە سەرمان نەبوو وەڵای کەمێ کەمێ ئەخر ئەی بۆ کڵاوێک نەکردوتە سەرشتێ گەنجی ناوێ ئەی چەنە ڕۆی ینی تا چەند پێ ڕۆی ئەمە خۆی هێنەکەی تا هەشتایە تا 160 تۆ تا چەنە ڕێی 6 هەفتا زیاتر ناڕۆ زیاتر ناڕۆی یاخوا لەش ساغ بێخوا ئەی لە دەیەکە لە تەپەتۆڵەکە خەریکی چی مەشغوڵت دەکات وڵای هەر خەریکی کشت و کاڵین باشە ئێستا حالیان وەختی چییە؟ وەختی تورە تور تۆ سەلیقە لەگەڵ کشت و کاڵا هەیە؟ کەمێ زۆرنا ئاوە تۆ لەوانەیە هین کە ینی زیاتر یارمەتیان بی ئەرەوەڵا ئەی خوێندن پێم بڵێ خوێندن چی خوێندن وازمان لێناوە ئەرەوەڵا دەیشەڵا فریاکەویت بچیتەوە لەش ساغ بێ خی گەورەمەوە فقط کاویشەڵا بێ مزەڕەتیش بی بەخێر بێتەوە یاخوا دەی فەرمە قوربان ئیشی پێ بکەرەوە دەخوا لەگەڵ خواحافظ بێ ئەمە تور ئەمە پێشڵەن ترب باوە لەوێ بێ تور وای ئاڵە تورێ ناژی دادێ ئەوە چی لەکە ئێستا ئەمە ئاوە قاژەکەم و کێش قاژێکی لێ خۆیم زین جا بۆ هەمووی نەخۆین ئەی هەمووی خۆین دە باشە زانی چۆن بزانین ناوی کوفۆڵ نییە جاما ئەڵێن هینیشە هازمە ئەڵێن ئەگەر خواردە دوای چاک برسیتە بێ باشترین چیشە بۆ نەخۆشی بۆچی بۆچ نەخۆشیە باش هەموو نەخۆشیەک بۆ شەکرە مهمە بۆ نەخۆش سەرەتایش مهمە بۆ نەخۆی ژێر پەنجە هاوا دەست دەرمانی لە دروستەکرێت دەرمان ئەوە بیخوا کام شتەی بخۆی دوو قاشتور بخۆ ئەزمێکەیت بەس ماشەڵات چەقۆکەشت تیژە چاک ئەیکە ئەدێ بسم اللهی لێ بکەین بسم اللهی بە ناوی خۆی گەورە بسم الله ئەودارە بەڵێ وەڵات ناوەکەشی جوانە هین نییە پوچ نییە نەوەڵە ئیستا ئەوەن ماسا سێرمانەکە حەدیدەکە خۆ بینەرانش بەخوا بینەران زۆر خۆشە بەس باشە بۆ هین نییە بۆ تون نییە هین نییە هەنی لەم کاتانە ئیسا بۆ تۆکڵەکەەوە بیخۆتون
بەس کە پاکێکەکەی تون نییە. کاک ئەحمەد هەستەکەم ئەو تونیەش ئیسفادەی هەیە. ئەو تونێ ئەزمەیە بۆ مەعیدە ئینسان هەرچیەک بخۆی کە ئەو تونە نێ وەکو بیبەری تون وایە هەمووی ئەزمەکە. دەبا با قسە بکەین فەرموو وەدەمی قسەکردنەکەی شۆ جارجارێ دەتوانی. کاک ئەحمەدجان سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسسەلام ڕەحمەتوڵڵاه یەخوا بەخێر بێن بە خێراتن دەکەم بۆ تەلەڤیزیۆنی پەیام. مەمنونین سوپاس دەکەین. کاک ئەحمەد با بزانم لە تەپەتۆڵەکە چیت کردووە؟ بزانم باغ زراعات هەچیت هەیە قوربان بۆ بینەرانی عرزکە. باخم هەیە لە هاوینانیشە لە مانگی چوارە کوولەکە دائەنین بامێ دائەنین تەماتە بانجان بیبەر ئەم شتانە بەس بە زۆری لای ئێمە کوولەکە و خەیار ئەکرێ لە شوێنانی تر لە دەوری کانیشی خۆناوانە بیبەر و ئەو شتانە ئەهێنێ لێرە جوان ناهێنێتی. جگە لە توور ێسا ماشەڵڵا توورەکە نمونەیە ماشەڵڵا تورێکی زۆر نایە بە گێزەرمانە کرد گێزەرێکی زۆر جوانی هێنا شیرین ئاودار هەر هەستەکرد بیخۆی. جا من حەزارێکیش لەو چەقۆکەم هەجارە دەسمێنم ئەترسم چەقۆکە شتێکمان لێ بکە بمان بڕێ بینوشتێنەرەوە بریا دەستت بە بریا دەستت بە دەست خۆش. کاک ئەحمەد جگە لە توور و زراعات باخشتت هەیە؟ بەڵێ باخمەیە. باخەکە چی و چییە؟ وڵا هەنارە بەس هەنارە بەڵێ ئەوسا قۆخ و قەیسیمان زۆر بوو بەس قۆخ و قەیسیەکە نەخۆشی تێیدا کرم تێیدا هەمومان بڕی لەبەرەوەی بۆ ناو باخان بۆ ناو هەنارەکان خەتەر و. کاک ئەحمەد ئەو هەموو هەنارە چییە لەوێ خەسار بووە؟ باوەڕکە بەتەن بینیم خەسار بووە من خەفەتی زۆر پێخۆم. ئەو هەنارەکە خەسار بووە هەمووی نەخۆشیەک هاو لە بایرۆزیەکە لێیدا ئەم بایرۆزە چووە ناو زەردەواڵەیەکە مێشولەیەکی هینە ئەچێتە ناوی چزێکی تیادا ئەنێ گەرایەک لە ناوە وردە وردە ئەبێ بە کرم هەتا کرمەکە دروست ئەبێ لە ناوە ئەی خواتوە و ئەگەنێ و ئەکەوێتە خوارەوە ئەم بارانەش کە زوو باری زەرەرێکی زۆر لێی داین هەمووی خستە خوار. من وتم وەڵاهی نازانین دوعاکەین خۆیان زوو پەڵە بە ئەوە تا زیان لە فەلاحی قوربەسەرەدا یعنی من باسیەوەم کرد وتم وڵی پێچە بارانەکە زۆر خراپی کرد. وڵا بارانەکە خۆی بانان ڕەحمەتێکی خوای گەورەیە پەروەردگارە ئینێرە بۆمان شتێکی شتایە هەموو جووتیاران بە ئام هەمووی هەر هەمومان باخمان هەیە باخمانەیە خوانەیە بڕێ باخی چاکمان هەیە بە 10 ملیۆنە 15 ملیۆنە 30 ملیۆنە یەکێک نییە بۆ خوای پەروەردگار ئەو باخە کە ئیفرۆشێ شتێک بک بەخێر بیدا بە ماڵێکی هەژاری فەقیر دەستی ناڕوا بیداتێ بڵێ ئەمە زەکاتی ئیمساڵ ئەم بەربووی منەیە با بیدەم خوای گەورە شتێکی بۆ نادین جوندوێکی بۆ نادین ئیلا بە پەروەردگار نەوێ بە هیچ کەسێک چارەسەری نەیە جوندوێکی بۆ نادین حەج جوندیەک وەها سەریع نییە چونکە ئافاتی خوای پەروەردگار ئاوا ئیشانتەدا هەی بێ باوەڕان کەوا خوای گەورە ئەم ڕزق و ڕۆژەی پیاوی بۆ ناڕۆی لێشی بەخشی بیدەی بە فەقیر و هەژاری کە خوای گەورە جوندی و بۆ نەیەرێ ئاوا لە ناوی بووە بەتەچیت ڕاستەکەی هەر ڕزقێک کە خوایە بەشی هەژاریشی تایە بەشی خەڵکی مسکینیشی تایە بۆیە حەق نییە بەڕاستی خوای گەورە کە ئەینێرێت ئینشاڵڵا بۆ خەڵکی فەلاح و ئەوانە تۆ بای 15 ملیۆن بای 10 ملیۆن بای چوزانم تاکرد بای 3-4 ملیۆنیش بێ هەندێکی لێ بەخش هەر لە پێناوی ئەوەیە کە ڕزقەکە سەلامت بێ. کاک ئەحمەد بەبزانم خەڵکی تەپەتۆڵەکە زیاتر هەر باخ و زرعاتیان ئەی ئاژەڵ ئاژەڵمان نییە شوێنەکەمان بۆ ئاژەڵ گونجاو نییە ئێمە بۆچی گونجاو نیە ئێمە باران کە بارێ قوڕوچڵپاومان زۆرە عەرزەکانمان کە ئەڕۆی بەڕێگا ئەنیشیە گڵە ڕەشەیە بەروبوومی حیوان جوان نایارێ بەس بۆ ڕەشەوڵاخ ئایبی نییە ئەگەر یەکێک ڕەشەوڵاخی هەبێ وڵا دووسێ ماڵ وڵاخی هەیە تقریبان ئەو پەڕی 5-6 ماڵە ئەویژی وڵاخێک یەک دوان هەر ئەوەنەی هەیە لە ماڵەوە بەستێتی وە و دەریشی ناکات. کاک ئەحمەد کاوەش سەیرەکەی ماشەڵڵا هەمووی باخ و زرعاتە ینی ئەرزشتان نەمەوە ماڵات لەکوێ بلەوەڕێ وەڵام ماڵات مەگەر خکاورە لەسەر عەرزەکەی خوایە یەکێ وەکو ئاوا من چۆن لەم بە حەوشەکە دامناوە ئاڵفی بۆ بێنی لێ ئاڵفکەی وەسەریا و بیدەیتێ بیخۆتەوە هەر ئاوارە وڵە
و ئەمە کەژوکێومان نییە مەسەلەن جەبەڵمان نییە بڕۆین بکەین ناو شاخ و باشە بابزانم بۆ مەسلەی ئاو چۆنن وەزعی ئاوتان هاوینان چۆن سواز بۆ خی پەروەردگار خی گەورە نیعممەتێکی یاو بە ئێمە سەرچاوی زەڵمە هەتاکو زەڵم یەتە خوارە ئەبێ بەکانی و ئاوێکی زۆر ئەتەقێویەت ئێمە جوتیاران هەمومان بەعام ئەگەر بزانین سوپاسی خی گەورە بکەین ئەم ئاوە جوانەی بۆ ئێمە دروست کردووە زەرعاتەکانی پێ ئاوە دێن بەرەبوومی ژیانمانی پێ دابینەکەین ئێمە باشە زۆر جارە بینم خەڵکی ئەم شارە زورە ئەچن لە شوێنی دیکە لەو منتیقەی پێنجێنە جاروە لە منتیقی شار باژێڕە هەندێک بۆ جگەی دیکەژە ڕۆن زۆر حەزیان لە شووتیکردنە چۆن ئێوە ئەرزەکانتان ناکەن بە شووتی ئێمە ئەرزەکانمان زوو لە ساڵی هەشتاکانە ئەما کرد بە شووتی جوانی ئێهێنا بەس ئیساکە شووتی نایەنێ ئێمە ئەم دەرمانی گەرمە وای کردۆ بارزەکانمان کەیکەین بە شووتی تووشی نەخۆشیەک و ڕقینێکێکە ئەتەقی ئیسفادی لێ ناکەن ئیسا خەڵک بە ئام ڕووی کرێتە منتیقەی پێنجێن لە پێنجێن شووتێکی جوان نەهێنێ و بەرهەمەکەی لێ باشترە تاکو لە شارە زۆرە خی گەورە کارتان بەرەکەتدار کە ئینشاءڵڵا گوندەکەشتان هەر ئاوادان بێش خوا بە خێر بێن سەر چاوی من ئێمەش زۆر دەستخۆشیشتان لێ ئەەکەین کە ئاوا جاجارێک جوتیاران بەسەر ئەەکەنەوە و بە خێر بێن سەر چاوی ئێمە. کاکە ڕابەر سەلام عەلەیکم. یان عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاه. هەر خەریکی ئیشەکەی خۆت لەگەڵیشا قسەش بۆ من بکە خوا قەوەتان بە سەلامەت بیا خۆ دەستکانە ئەم ئیشەی ئێوە پێڵن چی؟ وەڵا ئەمە بە کوردیەکەی فەلاحەت خەریکی تووڕەڵکەندنین. ئێستا ئەمە توورشۆرنەوەی شۆردنەوەی کاک ڕابەر ئەمە کەی هەڵکەندراوە؟ وڵایی مامۆستاگیانەمە دوێنێ هاتووین بۆ هەڵکەندنی توورەکە هێنامانەتەوە بەیانی خستمانتە ئەو ئیشەڵای شوین. باشە کە هەڵیەکەنن پێویستی بەوە کە بخوسێ ماوەیەک لە ئاوا بێ ئەنجە کەیکەین ئاوەکە سعاتێ سعاتینێک لێوەسی هەتاوەکو توێزی ئەخسی لەبەری قوڕەکەی لێ بێت. من دوو جۆر توورە بینی مەسە لە ناوەمانە یەکیشان تۆزێک مەیلە و مۆرە و یەکیان مەیلە و سوورە ئێستا مۆرە دەست خۆش بێخوا ئەمە کامیان پەسەندترە باشترە؟ وڵایی مۆرەکە لە ئەلووە توێزێ سعری بەرزترە بەڵام ئەوش کەم مەسەلەن ئەگەر 100 ئەلاگەبەری بۆ ئەلووە بێت دەیدانی مۆرتیا بێت چونکە ئەگەر زیاتری مۆر بێ پارە ناکە. باشە مۆر تامی جیاوازە لەگەڵ سوورەکەیە؟ وڵایی فەرقێکی وای نییە بەڵامەتر بەس تەنها ڕانکەیت. باشە کاک ڕابەر پێم بڵێ شۆردنەوەی ناخۆشترای هەڵکەندنی. وڵی مامۆستا ئەوە کەوێتە سەر بازار و ئەلووە ئەگەر بێت و پارە بکە هەموو شیگە بۆش ئەگەر نێشیگا بەخواوی ناڕەحەت سە حالیان ئەمڕۆ بازاری خۆش نییە یاڕەبی خی گەورە ڕستان بە ئینشاءڵڵا. ئەی باشە ئێوە هەر خۆتان کردوتانە یا دەبێت کرێکاری بۆ بگرن بۆ شۆردنەوە و هەڵکەندنی؟ ئەگەر کرێکار نەبێت ئەتوانین بڵێن هیچیمان بۆ ناکرێ هەرەوەڵ هەمووی بە کرێکارەکەی. ئەمە ئێستا ئێوە ئەینێرن بۆ ئەلوەی سەی سادق هەڵەبجە یا سلێمانی؟ وڵای نێرین بۆ ئەلوی سلێمانی. ئەلوی سلێمانی ئێوە هینتان هەیە کاک ڕابەر مشتری خۆتان هەیە کە ئاوەڕێک ڕاستەخۆی بۆ بنێرنیان کە برتان بۆ ئەلوە چێ پێویستی بوو ئەیفرۆشن بەوە؟ ئیسا تقریبا ئەمڕۆ کە 4-5 بار لێرە شۆرێتەوە لەوەسی 1 بۆ 2 باری هەر فرۆشا بێ لێرە مشتری تایبەتی خۆی جار ناو ئەلوە بیان بۆ عەرەب بێ مەسەلەن مشتری عەرەبێک سەر بایریکەتر ئەوە جا یعنی ئەگەر ئێوە گەرشت نەڕوا بۆ بەغاو ئەوانە ئێوە بەتەچیت شتەکەتان وەکو پێویست بۆ نافرۆشەوە نیە؟ هەر ئەمڕۆ ئیسا بڵێن ڕێگەدا ئاخرێ بازار شکێ هەر بەس بە قسەکردن. کاک ڕابەر با پرسیاری ئەوەش بکەم ئێستا ئێوە بە سەعات بە 2 سەعات لەناو ئاوایان سەرماتان نابێ؟ وڵایی بەڵام سەرمامان نابێت سەرمامانەوە بە زلوبەرگامان توێزێ باش. ئەو پانتۆڵی لە پێت هەیە لاسیکەوە نیە؟ بەڵێ جزمەکەی کە هینە هەر کەپسە پێوەی؟ بەڵێ ئەرۆڵا کەپسە و تەڕ نابین تر بەر نابێن یان ئێستا ئاو نەگەشتۆتە قاسووانە؟ نانە بەس دەستمان تەڕەتە ئێرۆتەوە تا ئێرە یاڕەبی خی گەورە لەشتان ساکە خی گەورە ئیشتان بەرەکەت دارکە ئینشاءڵڵا لە چاو نفوسش دوور بن ئینشاءڵڵا. سەلامەت بیا
بەخێر بێنەوە وەرنە ئێرە زۆر باشە زۆر باشە بەخێر بێنەوە چۆنن باشن زۆر باشە با یەکێک لێتان بپرسم باشە بەس تۆ ئامە با بێتە پێشەوە تۆش وەرە ئێرە وەرە ئێرە وەرە دەیدی پاڵ لێک بم تۆش وەرە ئەملاوە زۆر باشە تۆ حازری تۆ ناو چییە؟ مینا جان چۆنیت؟ باشی ئەوە چییە ببێر ئەوە وەکو زابتە ئێرانەکان وایە زانی تۆ زابتی؟ ئافرین تۆ تەلەبێکی زیرێکی؟ لە پۆلی چەنی؟ پێنج چی دەرسێک زۆر خۆشە مینە؟ بیرکاری ئەی کامە زۆر ناخۆشە هەمویان خۆشن بەس دانیشان یەک تۆز ناخۆشە گشتیان خۆشن ئافرین بە تۆ زۆر باشە تۆ ناو چییە؟ یاران ئەڵڵا ناوکە زۆر خۆشە زۆر خۆشە یاران تۆ لە چەنی؟ یەک یعنی ئەوەنە زۆرە ئەنجا دوای وردە زیاکە وایە یاران تۆ حەزت لە نوانەیەەکە وەرزش زۆر خۆشە تۆ توانی چاگڕاکەیت زۆر باشە ئەی حەزت لە چی یاریەکە؟ حەزم لە یاری دووگۆڵی تۆ ناو چییە؟ ئایلان وەڵای ناوەکانتان زۆر خۆشە و چییە ئەوون هەموو ناوە خۆشە ئایلان تۆ لە پۆلی چەنی؟ چوار قورسە؟ چ دەرسێک زۆر قورسە؟ عەرەبی مازی و موزاریع ناخۆشە؟ باشە ئایلان بابزانم تۆ حەزت لە چ وانەیەەکە؟ کوردی؟ ئانێ کوردیا زیرێکی؟ زۆر باشە ئادێ وەرە مام پیام خۆ لە زەرد هەڵکێشاوە ماشەڵڵا حەزت لە ڕەنگی زەردە؟ پاییزیشە ئیتر ڕەنگ زەردەکەی تۆ ئیشەڵا دووری ئازیز نییە وانە؟ باشە تۆ ناو چی بوو؟ ڕێدیار ڕێد لێ دیارە وایە باشە دیارە وایە؟ باشە ڕێدیار تۆ لە چەنی؟ من لە پێنجم مەکتەبەکەتان خۆشە بە دڵتانە؟ خۆش ئەی مامۆستاکانتان خۆشە بێ؟ کام مامۆستایانتان زۆر تایبەت و زۆر خۆشتانەوێ؟ مامۆستای وەرزش ئەی ئاینیش باشە زۆر باشە ئەی ئەم پیاوە بە ڕێزە بزانم ناوی چییە؟ ناوم ئەرشەد کاگەرشەد تۆ لە چەنی؟ لە پۆلی شەشم لە پۆلی شەشی ئافرین تۆ ینی لەوان گەورەتری تۆ لە مەکتەب مراقیبی؟ مراقیب مراقیب ینی چیەکەی ئیشی مراقیب چییە؟ ناڵم دەنگەن ناڵە دەنگ بە شکاتیان لێ مەکە باشە لای مامۆستا باشە ئەی چێ شتێکی تایبەتمان بۆ ئەڵەیە شیعرێکمان بۆ ئەڵەیە بەستەیە گۆرانیەک شتێکمان بۆ ئەڵێ دەی بابیرکەینەوە باشە وەرە بزانم چیمان بۆ ئەڵێی زمانی کوردی زۆر بێ هاوتایە باشە دەی بۆمان بڵێ بزانین زمانی کوردی کوردم کورد زمانم خۆشم دەوێ کوردستانم کوردی زمانی باپیرانم مای سەربەرزی ژیانم کوردستانم یەک پارچەیە گیانم فیدایم خاکێ زمانی کوردی شیرینە فەرهەنگی وشەی ببینە وشەی پڕواتە و جوانە مای سەربەرزی ژیانە بۆ کوێ بچم پێناسەمە لێلا نادەم تا من هەمە زازا کەڵور و بادینان لەگەڵ هەورامی و سۆرانی گشتمان برای یەک زمانی خاوەن خاکی کوردستانی ئافرین مەڵا زۆر قەومی تۆ زۆر نەتەوەیت بەڕاستی زۆر نەتەوەی بابزانم ئەم خاتونە جوانش بزان چیمان بۆڵێ دەی خێرا قوتابی پۆلی یەکم جست و چالاک و پاکم وانەی کوردی دەخوێنم سەرکەوتن بەدەستێنم گوێڕادێری مامۆستام پاک و خاوێن وریە هاوڕێ هاوپۆلەکانم خۆش دەوێن وەک چاوان ئافرین ئادێ وەرە تۆ وەرە ئافرین ئادێ وەرە بزانم تۆ چیمان پێڵێ خۆشم دەوێ ئاڵاکەم بەرزتل لە باڵاکەم لەسەر سنگم دامەوە سمبولی خاک و ئاوە ڕەنگی دیارە هەر لە دوور سەوز و سپی و زەرد و سووری خوێنی سووری لەبیرم سوور خوێنی شەهیدانە سووری خوێنی شەیدان سپی ئاماژەی ئاشتی زەردی خۆری سەربەستی ئافرین بۆ تۆ بەس هەستەکەم ئێوە ئەلحەمدولیلا هەمووتان قەومین ینی زۆر نەتەوەین و وڵاتەکەی خۆتان و خەڵکەکەتان خۆشەوێ منیش بەو بۆنەیەوە ئەتوانم ئەچی نوقڵێکتان بەمێ نوقڵ فەرموو زۆر سوپاس اینجا وەرنە ئێرەوە بێ زەحمەت وەرنە ئێرەوە باجی سەلامیش لە بینەران بکەین بینەران سەلامیان لێ بکەن دەست خۆش بینەران سوپاستان نەکەین خواتان لەگەڵ
مام علی ئێمە تۆزە حەزمان لە قەدیمە لە قەدیم ینی ئەزانێکی کاڵین قەدیم پێش ساڵی هەشتا و حەوت و هەشتا و هەشت و ئەوانەی کە ئەو کاتێ ئێوە مەسن ینی مەبەسمەوەیە حەزمان لەوەیە کە تۆزە ئاوە بگەڕێنەوە بۆ دواوە بزانین پێشەوەی کە خەڵکەکە ئێرە دابگیرێت ساڵی بڵێن هەشتا و حەوت و ئەوانە باشە پێش ئەو کاتە خەڵک لێرە بەچیەوە مەشغوڵ بوو ئاوایەکە ئاوەدان بوو خەڵکەکە زیاتر سەرگەرمی چی بوون وڵی ئاوەدان و کۆمەڵی پیاوی باش ڕەحمە لە گۆریان لەم دیابوون سەرقاڵی تووتن کردوین جا تووتن وەکو مردن وایە زۆر قورسە هەموومان تووتمە مەشغوڵی هەتاکو چەند ساڵێک لەگەڵ پەموشتان نەکرد پەموشمان نەکرد بەڵام ئیسا تێمە سەر پەموشەگەر پەرلەم لێ نەکەی دوای ئەوی تووتن کە زانی مانگی زۆر ناڕەحەتە و عەزیەتمانەدا ئەوانە وازمان لێ هاورد مردن و کاکە ئیتر دەستمان کرد بە پەموو دوای هەر هەموو فەلاکان بۆمانشاند باشە ئەو مەبەسمەوەی لەسەر ئەو تووتنە بە قسێ بکەین تووتن زۆربەتانی نەکرد بە جگەرە چێش ینی مهمە تۆ تووتن بکەیت و جگەرەژ نەچێشی من مهمتریژە من دایکشم باوکشم جگەرای خۆم نایخۆم من تەسەورەکەم ئەوان هەر بەوە فێر بوون کە وەختی خۆی مامەڵانەوەندە لەگەڵ تووتنا کردووە بەشی خۆیان وەجیا کرد چاکیان لەگەر خۆیان تووتنیان بۆ خۆیان دروستەکە بۆ خۆن تۆزێک باسی ئەو تووتنە بکەین مادام وایە ئەزان ئەوەی کە لێرە ئەکرا چ جۆرە تووتنێک باخر هەبوو ئەمە مونتازیان پێ گوت و نازام دەرەجەیەکیان پێ گوتە بۆ ئەم دەڤەرە بۆ چی جۆرێک باش وەڵا ئەم دەڤەرێکی چاک و بۆ هەموو تووتنێک ئەرەوە ئیتر تووتنی چاکی هێنا بەڵام عەزیەتی زۆر و ئینتاجی چاکشی بوو یەک فەردە تووتن 100 دینارێک لەو کات ئەرەوە ئەو کات یەک فەردە 100 دینار 100 دینار بەشی یەک 5-6 مانگە کرد وەکو ئیسانە بوو ئەی کە دوای کردان بە لۆکە و بە پەموو ئەوانە دوای کردمانە لۆکە ئیتر وازمە لە تووتن هاورد وتمان تووتن ناکەین ئیتر نەشمان زانی حرامە پێشتر هەر ئیتر نەمان زانی بخوا دوای پەموومان کرد دوای پەمووەکەیش ئیتر زۆر عەزیەتمان بوو پاچ کۆڵەمان زۆر کرد وتیان با بکەینە گۆڵ بەڕۆژە دوای چەند ساڵی پەموومان کرد دوای کردمانە گۆڵ بەڕۆژە ئیتر گۆڵ بەڕۆژەکە عەزیەتی نەوە ڕاستیە ئینتاجێکی باشی بوو عەزیەتێکی کەم بوو ئەی ماوەیەک نازانم لەم ساڵانەی پێشووە نازانم ئەمەی کە ئێستا بستەی پێڵێن عەلی باباڵێن دوای هاتنەوەکەمان و ینی دوای نەوەکان هاتینۆ ئیتر مەرەزە و گەرم و جووە هەموو شتێکمان نەکرد بەڵام ئیتر تقریبان چەند ساڵێک دوای ئەوەی مەزانیمانە بستە یەکەم جار فەتا هاوردی خوافیکە زاوای منەوە خزمێن پیاوەیە ئەو هاوردی کردی لە عەرزی کاک تۆفیقە ساڵی ئەو کردی دووەم ساڵی تر هەموومان فێر بووین ئەوە زەرعات و ئەم دەشت و کێوەز هەمووی سەوز و جوان ئینتاجێکی جوان هەموو پاییزێک یەک عەلاقەی بوون پارەی سوتیمان دەستەکەم باش بۆ بازار و جریان بۆ بکە و قۆنەیان بۆ بکە و ماڵ ڕێک و پێکە ئەوانە ئەوەدانی خستە باڵەوە ئەرە وەڵا مام عەلی با بزانم هاوکاری و دەستا و ئەو شتانە ئەو کاتە ژیان زەحمەت بوو وەکو ئێستا ئەو هەموو مەکاین و شتە نەبوو ئەو کاتە جانی بەیەکەوە کارکردن و دەستا و هاوکاری چۆن بوو قسەیەکی جوانە ئەو کاتە هەر کەسێک تۆزێ مادیەکەی باش وایە کرێکارێ کرد ئەنا ئەو کاتریشی فەقیرەکان وەکو ئێمە هەمووان هەروەزیمانە کرد من چوو بۆ مامۆستا سەرکەوتەوە بۆ من نەچوو بۆ ئەوە ئاوی شەکانمان یۆگە تەواو کرد هەر کامان ئیشەکەمان تۆزێ هین وایە بەلاوە چووی وشەمانە کرد ئەو کاتە ڕاستە ژیانەکە زەحمەت بوو بەڵام ژیانی تێکڵاوی زۆر بوو ینی هەمووی پێویستی بەوە بوو هەرەوەز بکە پێویستی بە دەستاوە بوو پێویستی بەوە بوو کە ئەمڕۆ بێن ئیش بۆ جەناب بکەن بانی جەنابیشت بچیتی ئیش بۆکە ئەو کاتە ژیان زۆر تێکەڵ و خۆشتر نەبوو زۆر خۆش و ئەزانین چۆنە ئەو کاتە هەنێک نەبوو وەکو ئیسا ئێمە شەوان کاربانەوە کۆبوون لە ماڵێکە هەچی گەنجەکان و هەتا وەسەتەکانش هەتاکوونی وەشە و گەمە و گاڵتە و قسەی خۆش و مەتەڵ و جۆرە یارێکمە بۆمان کرد و ئەوانەمانەوە ژیانمان ئیسا من نایم بۆ لای تۆ لە بڕۆ ئەڵقەیەکێ لە مەڵخۆمان سەیرێکم یژم کە بچوو ماڵکاک پەیوەند ئەو ناخێت دەستا من سەیرێک لەبەر ئەو نایم ناچ ئەم تەکنۆلۆژیاوای کردووە تۆزێ هین کەم بۆ تۆ هاتوچۆ کەم بۆ تۆ مام عەلی هیچ گوندێک خاڵی نەبوو لە پیاوی پیاوانە و قسە ڕشت و کە مەسەرەن بۆن منە سوڵحی لەسەر دەسەکرا ئەگەر دەمە بۆڵێ و ئاژاوەیەک بواە ئەو خێرا سوڵحیە کرد بازانین تەپەتۆڵەکە لەو کەسانەیە لەو کەسایەتیانی هەبوو خەدی قەزاوی کەسێکی تیا و مختارەکەمان مامە حاجی باوری ئەم کاک سەرکەوت ئەوە پیاوێکی دەمڕاز ڕازگۆ سادق پیاوێکویتی چۆن بڵێ ئاوا یعنی وەخیرەت هەر شتێکی ڕوو تێکردایە
بۆی پینەوە کردی. مام علی با پرسیارێکی ئێستاش بکەم با بزانم لە دەیەکە شکور کەماوی ئەی بەچێوە سەرقاڵی وڵات فەلاحەتەکە و باخۆماخات ئەو معاشێکمان هەیە خوانی بڕێ و فەلاحەت ئێمە زۆر باسی زرعاتی بڵێم زرعات بە بەسمان ئەوەی کە ئاوێ دەی بەڵام بازان وشکەدان چیەکەن وڵای ئێمە ئەرزمان کەمن ڕاستی ئاومان سۆرە وشکەدان زۆر کەمەکەین ئێستا بڵێ من ئەگە ئەرزەکەم 8 دۆنمە 2 دۆنمێکم وشکەدان وەکە یەکەمە زرعات بە بامی و بە توور و بە باخ و هەوا ئەی کەواتە بە بزانم لە ژانەکە ئێستا ڕازین الحەمدوللا سپاسی خواکەین سپاسی ئەو خواکەین ئەرە وڵاگەر حکومەت وازمانی برێ باشی وەگەر وازمان لێبێنە خیر و سیالەوەی کە هیچمان بۆ ناکە ئەگەر وازمان لێبێن دا بەهێ سەلام عەلەیکوم عەلەیکە سەلام سەر هەردوو چاوەکەم لەگەڵ مامەیە هەر بە تەنیا ماون هەر تۆ ئەوەن من و ئەو ئێستاتێ لەگەڵ کوڕەکەمانەیە بەس تر جیای ئەنی هەر بەس لەڵ ئەوای من ناتوانم هیچ بکەم دەی لە شانساخ بێ ئەی بامزانم هەر خەریکی هیچ نابیدایە بەیە نەوەڵا ئیسات ئەوە مامۆسا ئەزانێ ئیسا ناتوانم ئیش دەرو دەست بکەم و بەخوا لەوانێ ڕەنج زۆر دابێ و ئیش زۆر کرد ئەرە وەڵا ئەمە 9 ساڵ و نیو ئەسیر بووە من خۆم کاسپیم کردی لەڵێ ئەو خۆی ئەزان لێڵ ئەو کچمە ئەسیری ئێران بووە لە ئێران ئێسیر بووە ئارە وەڵا ئەسیر ئەی ئەو 9 ساڵە تۆ چۆن ماڵ و مناڵە ژیاندووە وڵای تر خوا یارمەتی داین و ئەمە عاشەکەی بۆ خۆشمان کاسپیمان کردەوە و ئەرزەکەمان کردەوە کاسپی و بەخوا خەڵک هاتێ لای من پارەی قەرز کردێ لەخوا بەزیاوی ئەیدا بەهێ تۆ بە زۆری چی ئیشەکەت کردووە لێرە لێرە وەڵاهی خەرکی هی کاسپی تا وڵاخمان بۆ وڵاخداریمان کردەوە و دەست و دەرمان کردەوە و پاچە کۆڵەمان کردەوە لێ دەگەڵ پیاوەکەمە ئەوە زانێ ئیتر خەرک بووین ئەم ئیشان تۆ پێم بڵێ چۆن مناڵداریشتان کردو مناڵەبەریشتان کردو و ئیشیشتان کردو وڵا مناڵیشمان بۆ هەموو کاتی هەدا کۆڵە دارمان هاوردەوە و ماڵیشمان بەڕێ کردەوە لەخوا بەجیا بە پاک و تەمیزی میوانیشمان بووە ڕاستە فەرمووت تۆ پێشەوەی کە بە دابجێنێنە ساڵی هەشتا و حەوت و ئەوانە لێرە بوون ئەو کاتە بار کریایی پێشەوەی بارکرێن بڵێ ئەرەوەڵا هەڵ لێرا بوو خانووەکەتان گڵ بوو وەختی خۆی بەڵێ گڵ بوو باشە خانووی گڵ ئیسراحەتی خۆشترەیە ئەم چی من من هەموو کاتێ ئەڵێم ئەم خانانەدا خەڵک نەخۆشە و ڕەحمیانە نەماوە هیچ نەما مامەسا گیان دا بەهێ با بزانم ئێوە زیاتر مناڵتان لە بێشکە ئەخەواند و ئەوانەیە لە جۆلانە مامۆساکە عەزێکە مناڵمان هەر لە بێشکاوە شێو کردو هەر لە بێشکا بێەوە بێشکەشمان ناتە سەرمانە ڕۆیشتین بۆ پاچە کۆڵەوە ئیشکردن ینی لێ بێشکەکەتان بردوتە سەر شوێنی ئیشەکەشمان بدەتە سەر ئەرزەکە سێوەرمان بۆ کردێ و دانی لە بنی کەپرێکە پاچە کۆڵەمان کردووە یاڕەبی خی گەورە لەشتان ساقکە ئەی با بزانم بۆ دۆی سارد و بۆ ئاوی ساردەوە ئەو کاتە سەهۆڵ و ماوەڵنەوە ئێستا خۆشتر و دۆستەکانمان ئارەوەڵ تورەکەی دۆتانە کرد بە تورەکە تورەکە دۆ کراوە و تورەکە و ئیتر ئەی پاڵاو ئەوە بە دۆ خەسە ڕاستە ئەی ئەها مەشکۆلە و شتیشان دروستە کرد بۆ دروستە کرد مامەساگیان هیزەمان دروستە کرد گوریسمانە گرتەوە ئەی کونەی ئەو کونەی کونەمان خۆشە کردوە جەوت ئەمانمانە ئەم ئیشارمانە کردە ئێمە یاڕەبی لەشتان ساغ بێ ڕستان زۆرداوە خی گەورە پاداشتان بات خی گەورە ڕەحمان پێ بک خوا جەرگمانە سووتێنێ مناڵەکانمان بێەوەی کالێتە ڕۆڵێ بەسڵمانانە ترێمە هەر ئەومانەگەرەکە لە هینیش بپرسم مام حاجی ناوی سمەتی بەکری خزمەتکار مام بەکرجان سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام و ڕەحمەت الله وبەرەکات ئەرە چۆنی شکر باشی بەخوا باش دیم مام بەکر تۆ ئەسیری ئێرانێ بووی بەڵێ عسکەر بووی بەڵێ لەکوێ گیرایی احتیاط متەفەرتەکە لەگەڵ پەنجاویەکە باشە لەکوێ گیرایی لە محەممەرە لە معەمەرە بەڵێ باشە ئەی جێشی ئێران گرتیانن بەڵێ بردیانن بۆ کوێ بردینیان بۆ ئاهواز تۆ لەکوێ لە تاران یا لە ئەهواز وەڵا بەداوە بردینیانە ئاواز سێ شەو لە ئاواز بووینە ناو باخێکە لە جەمەلۆنێکە ئەم دوو لە ڕووس و ئەم شیعانە هەرچی هینەکان بوو بەعسیەکان بوو یانزانی بەعسیە ناویانەدا ئەی تۆ پێم بڵە کەی بەربووی تۆ من چەند ساڵت پێچوو 8 ساڵ و نیو 8 ساڵ و نیو بەڵێ کە هاتیەوە دنیا گۆڕابوو کە هاتیەوە دنیا گۆڕابوو زۆر ئەی مناڵەکانت گەورە ببوون کاتەوە مناڵەکانم وەختێ ڕۆیشتم بەزمانگان بوو یەکیان ئێستا ساحەبی ژنەوە
خوا نێفرە لەگەری بتڵمانانە باشە تۆ پێم بڵێ لەو سزنا فێری چی بووی؟ وەڵاهی فێری هەر بە ڕۆژ بووی هەر بە ڕۆژ ئەم 4 ساڵ بوونی مانگی ڕەجەب مانگی کوڵەمانگە هەو ڕەمەدانە ئەمان گرت هەتاوەکو نێژ نەکرد ئەی فێری قورئان خوێندنێ نەبوون؟ بەخوا باشم سێ چوار ئایەتە تا مۆخم ئاوا ئەی بازانم فێری فارسی نەبووی؟ خوا هەموم لەبی چوە فارسی عەرەبی ئاوا ئەیدی تۆ قسەم پێ نەکردەوە کردم لەبی چوو دەیخوای گەورە شیفا بۆ بنێرە ماشەکەم بم خوای گەورە سەلامەتێکە ئینشاءڵڵا یاخوا بەخێر بەس تۆ توو ڕەمە بە خەتا حاجیژنی نییە کە ئاوی گەرم کارەبا نییە کارەبا کارەباش بەشی ئێمانێ ئێمە دوو نەفەری ئەخر زانم کە کارەباکە ئاوەکەی گەرمکە حەمام و ئاودەست و بەسەر و بشمان خواردمان بەیەگۆیە دەیخوای گەورە شیفا بام گرجان سەلامەت بنیاخوا سپاس دەکەین یا ڕەبی ئاوەدان بێ تاپەتۆڵەکە كاك حاج محمد السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. يا أخوان بخير نستشعر. سپاس دەکەین. کاک حاجی ئێستا ناکە خۆت گۆڕی وازانم ئێستاوە حتمما ئەمڕۆ ڕەنگە ئیشت نەبوو بێ یا چوبیتە شار یا سەردانێکت هەبێ یا هەرکە لە ماڵەوە بیاوە خۆت بگۆڕی بەڵام ئەگەر ڕۆژانی ئاسایی لێرە بەچیەوە مەشغوڵە بی؟ والله هەکو پێم وتی هەر خەریکی باغداری و زەراعەت و ئەرە بابەتە. تۆ حەز لە باغداری و لە زراعەتەکە کامیانە؟ حەزم لە باغداریەکەیە چونکە ئیسا زەراعەتەکە بۆ من ناکرێ. پیا چۆف تەمەنوێتە ناتوانێت ئیشکار بکات چەکولەکە بڕنێ بچێت تەماتە بڕنێ. باشە تۆ تەمەنت خۆوەنە نییە جاران دەبووە بە 70 ساڵ 80 ساڵ هەر لە ناو زراعەتە بوو ئیشی شێ کرد و لە شانیشی خۆش بووی وەکە ئەسمە ناو زراعەتەکەیەوە ئیتر هەر هیچ شوێنێکم ئازاری نامێنێ. وایە خۆ ئێساش ئێمە کە بێختێ بێتاقەتە بین ئەسین بۆ ناو باخ لە ناو باخات ئەگەڕین ئەمسەر ئەوسەر تۆز هەیەوەرە بینەوە بەڵامی تە زەرعاتەکە وەکو کوولەکە و بامی ئەوانە بۆ تەمەنی من ناشێ ناتوانم ئەژۆ مێشێ قاس مێشێ دانەوەرە و هەڵسەرە و دانەوەڕۆسایی تا 3 ساڵەوە پێش هەر ئەمان کرد بامێمانە کرد. حتمما ئێستا وردە وردەگەر هاتێت و سەر فەلاحەتەکە لەوانێ بێەوە سەر وشکەدانەکە و زائیدەن باغداریەکە. بەڵێ وشکەدان لای ئێمە زۆر کەمە چونکە عەرزەکانمان هەمووی بەراوە عەرزی دێممان نییە بیکەنێ وشکەدان مەگەر یەکێتر هەر باخی کەمی کرد بێ و ئەوەکەی کاتەگەنە ئاژەڵ مانگای شتێک نییە لای ئێمە ئاژەڵ و مانگەوانە نییە وەکو ئەقاری وایە ئێستا ماڵی چۆ ماڵی لە ئەقاریایی شوێنە حوشە هەر نییە ئاوایە یەکسەر دەرگا حوشە کردو بچۆ بۆ مەدخەلەکە. دەیخوای گەورە بێوەیتان کە ئینشاءڵڵا. ئەی بابزانم باخ چیت هەیە؟ باخی هەنارمان هەیە بەس هەنار هەناری ساڵەخانی یا ئەم ئەمریکیەکە هەردووکێکیانمان هەیە بەس ئیتر لەوە پێشتر قۆخمان بوو قەیسیمان بوو هەڵۆژەمان بوو بە زوردەوەدا کرم لێدا نەما. تۆ پێم بڵێ بابزانم باخ ئێوە ئیچێڵن یا ئەم دەرمانی قڕکردنە هەیە ئەم هینە مەسەلەن بۆن منە ڕشێنن دەرمانی پێەکەن یا ئیچێڵن؟ هەردووکیان ئەوەی کە بتوانێت بیکێڵێ ئەوەی سامەکینەیەەکەی پاڵێنێت و خۆی عەرزەکەی کێڵێ هەیەتر بە خاکەناز گۆلەکە هەڵە ماڵێ و خۆڵەکە کاتە دەوروپشتی هەنارەکە و دوایەوە هەر یاسەوز بوو بە دەرمان. هەناری ئێرەش ئەوە پەلوپۆی ئاوێ یا ناڵن بە هینی هێڵنەوە بە کۆرپەی و بە بچوکی هێڵنەوە ناڵین بەرز بێ ئێمە لەوە پێشتر بوومان بڕێکمان بوو نەمانزانی هەل لە بن و هەڵمانە پاسی بەرز بوو ئیتە دەستمان پێ نێگە هێنانەکەین بەرمینێکمان دانا ئەچینە بان بەرمیلەکە شێشدا دەستمان پێ نەگەشت بڕیمان ئەومان بڕی ئیسا بڕۆ هەر دانشانار بکەرە ئەوە ئیسا یانی فێری بووین لە ئەوڵە نەمانەزانی.
هەناری ئێرە بە زۆری هەناری شیرینە ترشە مێخۆشە بە زۆری ساڵەخانیە اینجا دوای ساڵەخانی ئەم ئەمریکیە بنەخەیە بنە شیرینی هەیە یا ترشی هەیە ئەوانە بە زۆری ساڵەخانی و کەمێکش ئەمریکی. ئێوە بۆ خۆتان ئەگەر هەنار هەڵگرن لە ماڵەوە تا چەند ئەمێنێتەوە ئەتوانن تا کەی هەنار هەڵگرن هەنار مەبەسم هەر بە هینەوە ینی بە توێکڵەوە ئیمساڵ هەنار نەخۆش بوو لای ئێمە ئەیتر لەوانەیە دیەکانی دیشە هەروە بن ئەگەر نەخۆش نەبێ تا مانگی سێڕە هەڵیگری هەر هەنارەکە هەلەمەرەکە بە هینەکەەوە بەدارەکەەوە هەڵیگری باشەیە ئێمە لێکەینەوە لە ماڵە شتێکی بۆ داخین مقەبایە شتێ ئەیخینە سەری بەس یەک دانە زۆر نەخیتە سەرێک یەک دانە دانین تر ئاوە دەوری 10 پلاسکۆ 15 پلاسکۆ دانین ئەڕاتە مانگی سێ بەس ئێستا دامان ناوە نەگەیتە مانگی دوازدەستەوە بوو. مامۆستا لە گوندی تەپەتۆڵەکە بینیمان ماشەڵە مزگەوتێکی خۆشتانەیە ئەلحەمدولیلا بابزانم وەکو دەرەوەی جوانە بزانم ناوەوەی بە عیبادەت ئەلحەمدولیلا ئەوەدانە. بەڵێ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله سرەتا بەخێر هاتنتانەکەم بەڵێ الحمد لله خەڵکی ئەم دێ خەڵکیشی الحمد لله هەمووی ئەهلی مزگەوت و ئەهلی عیبادەت و تاعەتە وەکو چۆن دەرەوەی جوانە الحمد لله ناوەشی هەروە پڕ بە عیبادەت إن شاء الله. مامۆستا دایما طبعا ئەو عادەتەن گوند شوێنی ئیشە بە تایبەتی بە ڕۆژ خەڵک هەمووی لەسەر زرعاتە فەلاحەتیەکە ڕەنگە زۆر مەجای نەبێ بۆ جەماعەت و ئەوانە بەس بازانم دیەکە بەعام بۆ دینداری چۆنن لەگەڵ دینداریە بزانم ئاشنایەتیان چۆنە. والله الحمد لله ئەوەی من لێرە بوو چەند 30 ساڵ کە بیرم بێت الحمد خەڵکی ئەم دێ هەر هەمووی ئەهلی مزگەوتە گەورە و بچووکی لە جەماعەتەکانە ئەوەی لە ماڵی و بتوانێت مەجای هەبێ هاتووە بۆ جەماعەت و جومعەکان الحمد لله کەم تەرخەمیان نەکردو هەمووی ئەهلی مزگەوتەش کردووە خۆی. ئەگەر مەشاکلێک هەبێ مامۆستای بوێ مامۆستای ئاینی بۆی سوڵحێ سەلاحەتێ ئاشتەواییە بکە زۆرتر مامۆستا بێ ئاگای لە چی بێ و گرنگی بە چی بات. وڵای مامۆستا بەڕاستی ئەبێ ئاگای لەوە بێت کە خەڵکەکە لە ناودێ ئەگەر کەسێک نوقسانیە کە مکورتێک ساردیەک بێتاقەتیە کێشەیەک هەبێ بەدەمی بڕا زۆر بە دڵسۆزانە زۆر ئیماندارانە بڕا بۆ چارەسەرکردن و حەلکردنی ئەگەر چی هیلاک بێ ئەگەر چی چەند جار و پێویستیکە ناڕەحەت بێ لە پێناویە بەڵام ئەو واجبێکی شەرعیە ئەبێ بە دوایە بڕات و چارەسەریکە. مامۆستا عادەتەن خەڵکی گوند لەوانەیە سەرچاوی هەموو سەرچاوی بژێوەکەی بریتی بێ لەو پارچە ئەرزەی کە هەیەی زۆر جار دەمەقاڵی و ناخۆشی و ئەوانە لەسەر نێوان و سنوور و لەسەرم ئەلم بابەتانە بێ بەبزانم ئەلم بابەتانەتان هەیە ئێوە. وڵا الحەمدولیا ئەگەر بڵین جاروبار دەمەقاڵێکی سووک دروست نابێت لە کاتی ئاوشتەکە بەڵام الحەم نەگەشتە ڕادێک کە خەڵک دڵی لێک بێشێ لەسەر ئاو و عاجزی و کێشەی گەورەی لێ بکەوێت هیچ کێشێکی نەبەشکر بە خوای گەورە چەند ساڵی ڕابردوو بەبێ کێشە الحەمدوللا خەڵک هەمووی ئاودێری و فەلاحەتی خۆیەکا و برایەتی خۆشیان پاراستووە. مامۆستا بابزانم دەیەکانی دەوروبەری ئێرە کوێن ینی دراوسێ دەیەکانتان کوێن؟ بەڵێ لە لای ڕاستمانەوە لا مرکزیە لە سەرمان و گردی سەفایە لە خۆت لای چەپمان گردی گۆیە و خوارەوەشمان کشێری و تەپەسەر قوڵەیە. وەکو با بڵین شکر بۆ خۆتان تەبان ئەی لەگەڵ دراوسێ دەیەکانیشتان تەبان؟ الحەمدوللا لەگەڵ دراوسێ دەیەکانیش هەموو هەروەکو براوین هەروەکو ئەهلی یەک دێواین و تێکەڵین و الحەمدوللا برایەتی و خۆشەویستی و سەردان و بابەتە کۆمەڵایەتەکانمان زۆر بەهێز و تۆکمەیە الحەمدوللا. ئێستا ئەم ئاواییە چەند ماڵی تایە چەند کەس لێرە ئەژی؟ بەڵێ وەڵاوکو کەس دقیق نازانم بەڵام ڕەنگە 6 بۆ 7 ماڵی لێرە ئەژی و ڕەنگە 20 ماڵێکشمان لە دەرەوە بێ بە دەرەوەی دێ. ئەگەر شتێک پێویست بێ وەکو ئاهم خەڵکەکە الحەمدوللا ئەتوانن هاوکار بن بەوەی کە تۆ مەسەرم جاروای پێویست با بڵێن بە جادەیەکە بێ بە پردێکە بێ بە چوزام شتێکە بێ بۆ دەیەکە یعنی هاوکارن لە الحەمدوللا خەڵکی دەیەکە. الحەمدوللا خەڵک هاوکاری یەکەکە لە بۆنەکانە بۆ جا خۆشی یا ناخۆشی و لە پێویستیەکانیش هەموو بەدەم یەکەون هاوکاری یەکن دەخوا بەزابێ ئەم دێ ئێمە تا ئێسش ئەم ئاکار و ئوسلوبە جوانە کە لە ئیسلام و سەرچاوی گرتووە الحەمدوللا خەڵکە هەر بەردەوامە. کۆتا پرسیارەوە بسم بزانم دەیەکە شکر ڕوو لە ئاوەدانیە یا ئەوە دانەدانە لێی بەجێ هەڵنو لێ چۆڵە بێ؟ وەڵام ئەم دێ ئێمە بە حکمی ئەوەی کە هەرچەنە زەویمان کەمە بەڵام الحەمدوللا شوێنێکە کە ئاومان هەیە لەگەڵ زەویەکە و خەڵکیش بە فەلاحەتەوە مەشغوڵە هەر ئابر ڕوو لە ئاوەدانیە ڕەنگە کەمێکیش بڕا بەڵام زۆربەی لە ناو دێکەی ئامێنێتەوە.
حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله استووا الله أكبر سمع الله لمن حمده الله أكبر الله أكبر بەڵە خۆشەویستان بەم شێوەیە لە دەڤەری شارە زوور و لە گوندی تەپەتۆڵەکە ماڵهەوایتان لێکەین تاکو بە یەگەشتنەوەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ.